سڵاتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەیەکی دیکەی دیدار و ڕابەوە ئەبمەوە میوانی ماڵەکانتان. لە ئەڵقەی ئەم هەفتەی بەرنامەکەماندا وتوێژێکمان دەبێت لەگەڵ زۆر بەڕێز هادی محەممەدی ناسراو بەهێدین نووسەر و توێژەر سەبارەت بە وەرگێڕانی کتێبی گەچەکانی زەردەشت و چەند پرسیارێکی لە ڕوانگەی جۆرا و جۆرەوە سەبارەت بە زەرورەتی وەرگێڕان و گرنگی ئەم کتێبە ئاراست دەکەین. لەگەڵمان من بۆ بینینی ئەم بەرنامەیە دوای ناوبڕێک ئەگەڕێمەوە لاتە. بەڵێ کاکهێدینمان لە ڕێگای سکایپەوە لەگەڵا. کاکهێدین سڵاوت لێبێت و زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. ئەمەی سڵاو و ڕێزی تایبەتم هەیە بۆ ئێوە بەرهەمهێنەران و بەڕێوەبەرانی بەرنامەی ڕابە و دیدار و هەروەها سڵاو و ڕێزی تایبەت بۆ بیسەران و بینەرانی بەرنامەکەش لە خزمەتدان. زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان لەم بەرنامەیە کاکهێدین. یەکەم پرسیارم ئەوەیە کە چۆن لەگەڵ گاچەکانی زەردەشت ئاشنا بوون و بڕیارتاندا بیکەنە کوردی؟ زۆر سپاس، پرسیارێکی باشە. لە ڕاستیدا ئەو ساڵانی کە من لە ڕۆژهەڵاتی کوردستان دەژیام و لە دەورانی خوێندن لە دەبیرستان و دەورە وشیاری جۆرێک وشیاری لە خۆمدا وشیاریم بەدیە کردووە بە تایبەتی وەزعیەتی ئەو کاتی ڕژیمی ئێران و کۆمەڵگەی ئێرانم دەبینی، بە تایبەتی ئەوە کە حکوومەتێکی دینی ئیسلامی بەسەر هەموو بوارەکانی ژیانی خەڵک و کۆمەڵگە و بواری سیاسەت و ئابووری و هەموو شتێک دەزاڵ بوو. ئەو پرسیارم بۆ هاتە پێش و کەوتمە بیرکردنەوە و توێژینەوە و لە نەهایەتە بەو نەتیجە گەیشتم کە ئەو دینە کە ئەوان کردبوویان بە کەسابەتی سیاسەت و سیاسەتیان لەگەڵ تێکەڵ کردبوویانی دینی ئیسلام دینی ئەو خەڵکە نەبوو نییە و لە قۆناغێکی مێژووییدا ئەو دینە بە زەبری شمشێر و هێرش و زەبر و زەنگ بەسەر ئەو خەڵکەدا سەپێنراوە. لە درێژەی بیرکردنەوە من بەو نەتیجە گەیشتم کە ئێمە هەموو گەلانی ئێران لە سەردەمانی پێشووتردا و نمونە لە سەردەمی پارتەکانی ئەشکانیدا لەسەر دینی مێهر بووین و دواتر لە قۆناغی ساسانیەکاندا لەسەر دینی زەردەشتی بووین. ئەوە بوو سەرنجی من بەرەو زەردەشت ڕاکێشرا و هەر ئەو کات چووم کتێبی ئەڤێستام کڕی و دەستم کرد بە خوێندنەوەی، بەڵام ئەو کتێبەی کە من ئەو کات خوێندم و کڕیم و دەستم کرد بە خوێندنەوەی تەرجمە فارسیەکەی لە زۆر بابەتەوە کێشەی هەبوو و ئەوەندە سەرنجی منی ڕانەکێشا. شتێکی تر کە هەر لەو ساڵاندا سەرنجی منی ڕاکێشا کتێبەکەی نیچە بوو، ئاوا ئاخافت زەردەشت، کە ئەوەش بە فارسی تەرجمە کرا بوو، تەرجمەی داریوش ئاشووری بوو. من لەو کتێبەشم دەستم کرد بە خوێندنەوە و دەکرێت بڵێم تا نیوەی ڕۆیشتم، بەڵام نەمتوانی ئەوەش تەواو بکەم چون ئەوە وەک نیشە خۆی دەڵێ کتێبێکە بۆ هەمووان و هیچ کەسیانی کتێبێکی ئێجگار گرنگ و هێمایی و سمبۆلیک و فەلسەفیەوە بەدەگمەن خوێنەران لێی تێدەگەن. ئەم دوو شتە سەرنجی منیان ڕاکێشا بوو ئەوەی کە زیاتر بمەوێ زەردەشت و جیهانبینی زەردەشت و گاتەکانی زەردەشت و ئەڤێستای زەردەشت بناسم. بەڵام ئەمە ساڵانی ڕۆژهەڵاتی کوردستانە. دواتر من کاتێ هاتمە باشووری کوردستان لە ساڵی 2012دا گاتەکانی زەردەشتم تەرجمە کرد و لەگەڵ مامۆستا شێرکۆبێکەس قسەم کرد. ئەو کات ئەو پێشوازی لێ کرد و یارمەتیدا چاپم کرد، بەڵام کەم و کوڕیەکی سەرەکی کە هەیبوو ئەوە بوو کە سەرچاوەکانی من زۆر زۆر کەم بوو. یعنی یەکەم ئەڤێستا یا گاتاکانی پوور داود بوو، دووهەم یەک دوو کاری دەوڵەت شاهی بوو و سێهەم یەک دوو کاری دکتۆر هەورامانی بوو، حەمەمین هەورامانی. ئیتر سەرڕای ئەوەش من تەرجمەم کرد و چاپم کرد، بەڵام خۆم لێ ڕازی نەبووم تا ئەوەی کە هاتمە ئاڵمانە دنیایەک سەرچاوەی تازەم بەڕوودا کراوە هەر لە دەخ ئەسلەکە یا زۆر شتی تر.
بە هەر حاڵ لە درێژەدا ئەگەر پرسیارێک بێت ئاراوە بەڵێ ئێمە خۆشت بێت بەڵێ دەست خۆش کاکێدین منیش پرسیارەکەم هەر لە درێژەی قسەکانی خۆتانایە ناسین و وەرگێڕانی ئەم جۆرە کارانە بۆ وێنە گاتاکان یەشتەکان و دینکرد چەند گرنگی هەیە بۆ نەتەوەی کورد و بۆ بزافی ڕزگاری خوازی کوردستان وەکو ئەگەر بێتانەوەی زیاتر ئاماژەی پێ بکەن سەرچاوەکانتان چی بوون بە کام زمان بوون؟ زۆر سپاس لە ڕاستیدا بۆ نەتەوەیەکی بندەست یا بۆ بزاوێکی ڕزگاری خوازی کە لە کاتی خەبات و تێکۆشاندایە زۆر گرنگە کە لایەنی مێژووی و کولتور و دیسکۆرس و بە تایبەتی ناسنامەیەکی ڕۆشنی هەبێ لە خۆی و ئێمە دەزانین یەکێ لەو تۆخمانە کە ناسنامە پێک دێنێ مێژووە و دوایەوە زمانە هەروەها نیشتیمانە و جیهانبینی و دیسکۆرس. ئێستا ئەگەر سەیری ئەم مەسەلە بکەین لە زۆر بابەتەوە ینی سەردەمی کەونار و ئەو بیر و باوەڕەکە جیهانبینی و گاتاکان و ئەوێستای زەردەشتیان پێکێناوە لەباری هەم کولتوریەوە هەم لەباری مێژوویەوە و هەم لەباری زمانیەوە بناغەی زمانی کوردی پێک دێن بناغەی مێژووش پێک دێنن و کولتوری کوردی بە قوڵی لەو سەردەمانەوە سەرچاوە دەگرێت بە تایبەتی لە سەردەمانی کۆنتردا خەڵکی کوردستان یا مادەکان یا هوریەکان گوتیەکان میتانیەکان و هەروەها سەکاکان ئەمانە هەموو لەسەر دینی مێهر بوون و کولتورەکەیان کولتورێکی دایک سالارە یا پێی دەڵێن دایک شاهی یا یۆنانیەکان پێی دەڵێن ژینیکۆکراتی. ئەمە ناسینی بە تایبەتی بۆ ئەم ڕۆژ کە ئێمە شۆڕشی ژیان ئازادیمان هەیە زۆر زۆر گرنگە دەتوانێت پاڵپشتی کولتوری و بە تایبەتی دیسکۆرسی بۆ ئەم شۆڕشە پێک بێنێت و هەروەها یەکێ لە گرنگیەکانی تری ئەوەیە کە ئەگەر نەتەوەیەک دینی نەتەوەیەکی تر قبولکە بێ ئەوەی کە خۆی بزانێ یا نەزانێ دەبێ بە کۆیلەی ئەو نەتەوەیە. ئێستا زۆربەی هەر زۆری گەلانی ئێران و بە تایبەتی کوردەکان لە زۆر بابەتەوە شێواون بە خاطرەوەی کە دینێکی غەوارەیان قبول کردووە کولتورێکی غەوارەیان قبول کردووە کە لەگەڵ زمانەکەی ئەوان لەگەڵ کولتوری بنگەهی ئەوان نایەتەوە و ئیتر ئەوەیە بۆتە هۆی ئەوەی کە ئەوان ئێستا کۆیلەی دیسکۆرسی عەرەبی ئیسلامین و مەسەر ڕایەوەی کە لەلایەنی ئێرانیەکان و تورکەکانی شەوە داگیر کراون و بە هەر ڕادەکە ملەتی کورد ناسنامەیەکی بەهێزی هەبێ ینی بتوانێت دیسکۆرسێکی قوڵی مێژووی هەبێ مێژووی خۆی بە دروستی بناسێ و بیسێنێتەوە چون مێژوەکەی بە زۆری شێوێنراوە و دزراوە بە دروستی بیناسێ و بیسێنێتەوە و بیکە بە پاڵپشتی ناسنامەی خۆی زمانی خۆی کولتوری خۆی دەتوانێت ناسنامەیەکی بەهێز و ڕۆشنی بێ و لە خەبات و تێکۆشانیدا زۆر بەرچاوڕوونتر بێت و کاری ڕۆشنگەرانەی زۆر زیاتر بکە. هەموو ئەمانە دەبێتە هۆی ئەوەی کە بزاوەکە بزاوێکی بەهێز بێت و هەموو خەڵکیش و بە تایبەتی هەموو ئەندامان هەموو ئەو خەڵکە کە بەردەنگی ئەو بزاوەن ڕازی بکەوە بەرچاوڕوونیان پێ بدات. زۆر سپاس کاکێدی من کاتێکی زۆر کەمم هەبوو بۆ خوێندنەوەی کتێبەکە دیارێتەوەم نەخوێندێتەوە زۆر مقدارێکی کەمیم خوێندنەوەتەوە بەڵام ئێوە لە پێشەکی ئەم کتێبەتان باسی گرنگی مێژوو کولتور و ناسنامەتان کردووە. پێتان وایە وەرگێڕان و ناسینی ئەدەبیاتی کۆن و مێژووی دێرین دەتوانێت چه ڕۆڵێکی هەبێت لە بزافی ڕۆژنبێری کوردیدا؟ زۆر سپاس. من بە ئاماژێک بەوەش بکەم کە لە پرسیاری پێشودا پرسیدان سەبارەت بە سەرچاوەکانم. لە ڕاستیدا سەرچاوەکانی من لە ئامادەکردنی گاتاکاندا ڕەنگە بتوانم بڵێم یەکەم سەرچاوەم یاسنا یا وەرگێڕانەکەی یا فینۆگرافی کارل
هێناوێتەوە سەر خەتی لاتین و ئیتر تۆ کاتێ دەیخۆینیتەوە هەر بە زمانی ئاسلی دەیخۆینیتەوە کە زمانی مادیە، زمانی مادی ئەڤێستایی. ئەوە یەکەم سەرچاوەم. دووەم سەرچاوەی من تەرجمەی ئەڵمانی بارتۆلۆمەیە کە ئەو گاتاکانی بە ئەڵمانی تەرجمە کردووە و کاتی خۆی نزیکەی 100 ساڵ پێش چاپی کردووە و هەروەها دەقێکی تری هێرتزفێلد ئەویش بە ئینگلیسی هەم کتێبێکی نزیکەی 800 سەفحەی نووسیوە هەم لە زۆر شوێنە گاتاکانیشی تەرجمە کردووە. جگەلەوە تەرجمەی میلزی ئینگلیسیشمان لەبەردەستا بووە و تەرجمەی ڤۆڵفی ئەڵمانیشم لەبەردەستا بوو. ینی زیاتر ئەمانە من کردووە بە سەرچاوە و پاڵپشت و جگەلەوەش سەرنجم بە دەختکەی ئێرانیەکانیش داوە، بە تایبەتی کارەکانی پورداور، زەرگۆچەس، خۆسراوەزاری و زۆر کەسی تر. بەڵام ڕەنگە یەکێ لەو شانە زۆر یارمەتی منی داوێت کە کارەکەی من سەرکەوتوو بێ ئەوەیە کە زۆر سەرنجم بە زاراوەکانی زمانی کوردی و بە تایبەتی هەورامی و گۆرانیش داوە کە ئێستا ئێمە دەکرێ بڵێن ئەڤێستا زمانێکی مردووە، چۆنکە ئیتر کەسێک بەو زمانە قسە ناکە و نائاخوێ. وەلێ گرنگترین یا زیندووترین زمان بە زمانی ئەڤێستاوە زمانی هەورامیە. ئەوەیە کە گەر بتوێت لەم بوارەدا کار بکەی زۆر پێویستە کە گۆرانی و هەورامی بزانیت. سەبارەت بە پرسیارەکەی ترتان گرنگی پرسی مێژوو و ئەم جۆرە کارانە کە تایبەت بە سەردەمی مێژووی کابنارن چی گرنگێکی هەیە؟ پێگومان وەکە لە پرسیاری پێشووژە ئاماژەم پێکرد زۆر گرنگە، چونێ من نمونەی مێژوویمان هەیە. بۆ نمونە ئەوروپاییەکان ئەوان چاخی ناوەڕاستیان بۆ، ینی دەورانی قڕونوستایان بووە بە درێژایی 1000 ساڵ، دەورانی جەهل و نەزانین و دەورانێکی ڕەش و تاریک و لەو سەردەمانەدا فئۆدالیزم و کلیسا حکمی کردووە. ڕێک وەکو ئێستاکە لە ئێراندا حکوومەتێکی دینی فاناتیک لەسەر کارەوە هەموو دەنگێکی ناڕازی و ئازادی خوازانەدا ئاڵۆسێنێ، لە ئەوروپاشدا وا بوو. ئەوروپا بەڵام لە سەردەمی ڕۆنسانسدا وشیار دەبنەوە، وریا دەبنەوە و لەو کاتەدایە کە ئەوان بیر دەکەنەوە بۆی چییە تووشی ئەو چارە نووسە هاتوون، کلیسایان بەسەردا زاڵ، فئۆدالیزمیان بەسەردا زاڵ، ئەنگیزاسیۆنی کلیسایان بەسەردا زاڵە. ئەوەیە کە بەو نەتیجە دەگەن یەکێ لە هۆکارە ئەسڵیەکان دینوەل ئیبراهیمیە، بە تایبەتی دینی یەهود و مەسیح کە کلیسای ئەوروپا چ کاتۆلیک چ ئۆرتۆدۆکس و تەنانەت پڕۆتستانیش بە پاڵپشتی ئەو دینانە ئەو خەڵکی سەرکوت دەکرد. ئەوان گەیشتنە ئەو نەتیجە کە ئەم کولتورە کە کولتورێکی دینی ئیبراهیمیە کولتورێکی توتالیتری پاوانخوازی فاناتیکە و پێویستە تۆ لایەنێکی کولتوری بەهێزی مێژوویی و ڕیشەدار و بێ کە بتوانین لە بەرابەریە بێسی. ئەوە بوو ئەوان گەڕانەوە بۆ دوو سەرچاوە یا بڵێم سێ سەرچاوە. یەکەم یۆنانی کەڤنار، دەورانی بەر لە سوقرات وەکو ئەپیکۆر و دێمۆکریت و هێراکلیتۆس کە ئەمانە لەباری فەلسەفە و جاهانبینیەوە ئێزگار کاری گرنگیان کردووە بە جۆرێکە هێراکلیتۆس باوکی دیالکتیک، یعنی نزیکەی 2400 ساڵ بەر لە هێگل ئەو بناغی دیالکتیکی داڕشتووە. یا کەسێکی وەکو دێمۆکریت بناغی فەلسەفەیەکی گەشبینانە و لەزەتخوازانە و دژە ئیدئالیزم و دژی دینی داڕشتووە و هەروەها کەسانی تریش. ئەمە لایەنێکی سەرچاوەکەی ئەوان. لایەنێکی تری کە ئەوان بۆی گەڕانەوە ئەندێشەی زەردەشت و زەردەشتیزم و بە تایبەتی زۆرفانیزم بوو. و خاڵی سێهەم یا بواری سێهەم ئەندێشەی هندوئیسم و بودیسم. ئەم سێ لایەنە سالمن لە بەرابەر دینوەل ئیبراهیم و فاناتیک و تەعەسسوبدا ئەمانە سالمن و حرمەت و ڕێزی ژیان دەپارێزن. لەبەر ئەوە ئەوروپایەکان دەستیان کرد بە ناسین و وەرگێڕانی یۆنانی کەڤنار، ئەدەبیات و کولتوری یۆنانی کەڤنار بە تایبەتی هۆمر و ئیلیاد و ئۆدیسێ هۆمر و بە تایبەتی لە سەردەمی ڕۆشنگەریدا ئیتر ئەوان دەستیان کرد بە وەرگێڕانی زەردەشت و ئەڤێستایی زەردەشت و گاتاکانی زەردەشت. یعنی لەو کارە و کە دوو پێرۆنی فەڕەنسی لە ساڵی 1750 دەستی پێکرد تا ئەم ڕۆژ ئەوروپایەکان بە درێژایی نزیکەی 300 ساڵ
خەریکن ئەبێستا تەرجمە دەکەنەوە کاری توێژینەوە و هەڵسەنگاندن و لێکدانەوەی لەسەر دەکەن چونکە پێویستیانەوە لەباری زمان و کولتوریەوە ئەوروپایەکان خزمایەتی کولتوری و زمانیان لەگەڵ ئێمە لەگەڵ مادەکان و لەگەڵ فەلسفە و جەهانبینی زەردەشت و بەتایبەتی زۆرڤانیزم هەیە. یعنی دەمەوێت ئەوە بڵێم ئەوروپایەکان بەو گەڕانەوە بۆ سەردەمی کەڤنار توانیان بناغەی کولتوری دیسکۆرسی ناسنامەی بۆ خۆیان پێکبێنی و ئێستش لەم قۆناغەدا بزاوی ڕزگاری خوازی کوردستان یا گەلی کورد یا خەباتی کورد کە پێشەنگی ئەو ڕۆنسانسەیە کە ڕەنگە ڕۆژێک لە ئەم ڕۆژهەڵاتی نێوەڕاستە بەهێز بێت و بەرەو سەرکەوتن بڕوە کورد وەک پێشەنگی ئەم بزاوە زۆر پێویستی بەوەیە کە بگەڕێتەوە بۆ ئەو مێژووە کەڤنارە و ئەو بناغەیە بناسێ تا بتوانێت لە بەرامبەر دینی تاناتپوسی ئیبراهیمی و ئیسلامیەوە بوەستێت. دەست خۆشەکە کێدین لەناو قسەکانتانە ئاماژدان پێکرد کە ئەوروپایەکان نزیکەی 300 ساڵە لەسەر ئەڤێستا و دنیای ئەندێشە زەردەشت خەریکی کار و توێژینەوەن. بەڕای ئێوە ئەم کارانە چ سوودێکیان هەبووە بۆ کولتور و شارستانیەتی ئەوروپی؟ لە ڕاستیدا وەکو ئاماژەم پێکرد ئەوان بە یارمەتی ئەو کارانە توانیان سەرکەون بەسەر ئەو وەزعەدا ئەوە بوو کە لە سەردەمی ڕۆنسانسدا ینی 500 ساڵ پێش ئێستا گۆڕانکاری گرنگ و چارەنووسساز ڕوویدا بە تایبەتی لە فەرانسا و لە ئیتالیا و لە ئیسپانیاوە کەم تا زۆر ئەڵمانیش گرتەوە. یعنی هەرو کاتە لە فەرانسەدا فرانسوا ڕابلە هات ڕۆمانی زۆر گرنگ و مێژووسازی گارگانتو وای نووسی. ئەو ڕۆمانە بە حەدێک گرنگە کە 4-5 ساڵ دوای ئەوە فەرانسەیەکان بیبلیان تەرجمە کردەوە بە فەرانسی. ینی ئەو کارەی ڕابلێ بە حەدێک گرنگ و بناغەی فەرهەنگێکی ڕۆنسانسی بۆ فەرانسەویەکان و بۆ زمان و کولتوری فەرانسەدا ڕشت کە کاتێ بیبلیان کرد بە فەرانسە بیبلە فەرانسەویەکە ینی تەورات و ئنجیلی فەرانسییان ناونیە تەورات و ئەنجیلی فرانسوا ڕابلێی. ئەمەش لە کاتێکدا کە ڕابلێ تێکڕا کولتورەکە یا زمانەکەی زمانی خاندە و ڕەخس و سەما و هەڵپەڕکەیە. لە فەرانسەداوە هاشتێک ڕووەدا لە ئیتالیادا لە ئیتالیادا زۆر گرنگتر ڕوودەدەدا و بناغەکە لەوەیە و بە جۆرێکە لەوێدا ئەسڵ بناغەی کلیسا هەڵدەوەشێنەوە کلیسا خەریکە لە بین بچێت. ئەوەیە کە قەشەیەکی نەحسی وەکو مارتین لوتر لە ئاڵمانەوە ئەچێ و دەگاتە فریای کلیسا و مەزهەبی پڕۆتستانیزمدا ئەمەزرێنێ. ینی بەگشتی ئەوروپایەکان بەو کارانە کە کردیان کە گەڕانەوە بۆ ئەدەبیات و کولتور و دیسکۆرسی یۆنانی و زۆرڤانی و بودایی توانیان سەرنجام بزاوی ڕەنسانس بە ئەنجام بگەێنن ڕفۆرم پێک بێنن. کلیسا ناچار بە ڕفۆرم بکەن. یعنی ئەو کارە کە لوتر کردی ڕفۆرماسیۆن بوو لە کلیسادا. مەزهەبی تازەی پڕۆتستانیزم ئەو ئازادیە بۆ مرۆڤ قائل دەبوو کە دین وەکو ئەمرێک وەکو پرسێکی شەخصی ببینێ ئیتر دەرفەتی سەرڕۆیی بۆ کلیسا و بۆ دەوڵەتی فۆداڵ و بۆ سەرڕۆیی فۆداڵیزم نەما. ئەوە بوو لە ناچارە ئەوروپایەکان لە درێژەدا ڕۆشنگەریان خوڵقاند و لە درێژەی بزاوی ڕۆشنگەریدا هاتن بەرەو دەوڵەتی مۆدرن و کۆمەڵگایان سکۆلاریزە کرد. بە تایبەتی لە فەرانسا بناغەی سکۆلاریزم بە تەواویدا ڕێژرا و بوو بە پێشەنگی هەموو ئەوروپایەکان. ئەویش لە سەردەمی ناپلئۆندا شۆڕشی مەزن ڕوویدا و ئاڵمانی گرتەوە، ئیتالیای گرتەوە، ئەسپانیای گرتەوە، هۆلەندی گرتەوە، بلشکی گرتەوە، تەنانەت بەرەو ڕووسیاش و بەڵام بەداخەوە لە نەهایەتا بەشێک لە کۆنەپەرستی و ئەرتجاعی ئەوروپایی لە دژی ئەوە ڕێکەوتن بە تایبەتی بە ڕێبەری ئاڵمانیەکان و ڕووسیەکان و توانیان بزاوی ناپلئۆن شکست پێبێن. بەڵام سەرڕای ئەوەش هەتا ئێستاش بەشێکی زۆر لە ئەوروپا کە پێشەنگە لە باری ئازادی خوازی و سێکۆلاریزمەوە بۆ نمونە غەربی ئاڵمانیا شماڵی ئیتالیا لەژێر ئەو بزاوە ڕۆنسانسی و بە تایبەتی بزاوەکەی ناپلئۆن بناپارتە ئەو شتانە سەریگرتووە کاریگەری شۆڕشی ڕزگاری بەخشی مەزنی فەرانسایە. یعنی دەمەوێت بڵێم ئەو کارانە ینی ئەو بناغە فکری تاریخی دیسکۆرسیانە تا ئەو حەدە لە بزاوی سیاسی کۆمەڵایەتی ئەوروپایەکانە تەئسیر و کاریگەری هەبووە. باشە دەست خۆش کاکێدین.
باوە پرسیارەکەم کەمکە هەڵە و لاوازین و سەران و توێژەرانی ئێرانی و ئوروپیش لە چیدایە؟ بۆچی تا ئێستا نەیانتوانیوە زێد زمان و سەردەمی زەردەشت بە دروستی دیاری بکەن؟ زۆر سپاس، پرسیارێکی زۆر باشە. من وای دەبینم لە دوو لایەنەوە کێشە و هەڵەکانی هەم ئەوروپاییەکان و هەم ئێرانیەکان دەگەڕێتەوە بۆ دوو بوار. یەکەم ئەوروپاییەکان لە سەردەمی ڕۆمانتیکەکانە بە تایبەتی لە ئەڵمانەوە کە دەست دەکەن بە داڕشتنی بناغەی دەوڵەتی مۆدێڕنی نەتەوەیی، ئەوان تێۆری ئاریاییدا دەڕێژن. یعنی بە پێی تێۆری ئاریایی هەموو خەڵکانی ئەوروپایی، هەندی و ئێرانیەکان هەموو ئارین و ئاریاییەکان یا لە سکاندیناویەوە هاتوون، یا لە سیبریەوە هاتوون، یا لە جنوبی سیبریەوە هاتوون و لە جنوبی سیبریەوە سەرەتا دێنە تاجیکستان و ئەفغانستان و بزاوی زەردەشت یا شۆڕشی زەردەشت لەوێوە دەست پێ دەکا. یعنی بەخاتر ئەم تێۆری ئاریاییە کە بە پێی تێۆریەکەی ئەوان لە سکاندیناویەوە دەگاتە سیبری و دەگاتە تاجیکستان و ئەفغانستان، ئەوان زەردەشت لە زێدی ڕاستەقینەی خۆیەوە کە وڵاتی ماد و میدیایە دەگوێزنەوە بۆ شەقی ئێران کە ئەفغانستانە، یعنی شماڵی ئەفغانستان و تاجیکستانە. ئەمە غەڵەتێکی بنگەهی تاریخیە کە ئێستا خۆشیان بەو نتیجە گەیشتون کە غەڵەتیان کردووە و تازەی تر زمانناسەکان هاتوون ئەویان ڕاست کردوەوە. بە تایبەتی دوودانە توێژەری بەناوبانگی زانکۆی نیوزیلەند نزیک 10 ساڵ پێش هاتن، وتیان تا ئێستا ئێمە هەڵەمان کردووە کە وتومانە شۆڕشی زمان بە تایبەتی زمانی ئاری لە تاجیکستان و شمالی ئەفغانستان سەری هەڵداوە و لەوێ شۆڕشی زمان ڕوویداوە. ئەمە غەڵەتە، شۆڕشەکە لە باکووری کوردستان ڕوویداوە، یعنی لە هووریان ڕوویداوە، ئەویش 8,000 ساڵ پێش ئێستا ڕوویداوە و ئەمە ئیتر تێۆری ئاری هەڵدەوەشێنێتەوە، تێۆری ئاری ئەوروپایەکان هەڵدەوەشێنێتەوە، بەڵام لەلایەکی تریشەوە تێۆری ڕاستەقینەی هووریان ڕاست دەکاتەوە. چون هەندێک کۆلکە مێژوونووس و کۆلکە زمانناس دەڵێن کوردەکان ئاری نین، لە حاڵێکدا کوردەکان هورین و هوریەکانن کە بناغەی ئاریدا دەڕێژن. یعنی لە هوریاندا لە کوردستانی ئێسەدا ئەو شۆڕشە، شۆڕشی کشت و کاڵ و شۆڕشی زمان سەردەگرێ، ئەویش نزیکەی 8,000 ساڵ پێش ئێستا و دوایی هەم بەرەو یۆنان دەڕوە، هەم بەرەو میسر دەڕوە، هەم بەرەو هەند و ئەوروپا دەڕوات. ئەمە گرنگە ئاواینە ڕاستی بکەیتەوە. لێرەدا ئیتر زمانەکە بناغەیە، یعنی ئەگەر ئەوروپایەکان لە درێژەی توێژینەوەکانیاندا بەم نەتیجە بگەن و ئەمە بکەن بە بنگە، شتەکان ڕاست دەبێتەوە و ئەو جار بە دروستی دەزانن کە زێدی زەردەشت وڵاتی میدیایە. چون لە خودی ئەڤێستا لە چەندین شوێندا لە دینکردا و هەروەها لە بۆنداهشتا دەڵێ زێدی زەردەشت وڵاتی مادە. حتا لە شوێنێکدا لە دینکردی 5دا ڕاستەوخۆ دەڵێ زەردەشت لە مادیشت ئەلاگ لەدایک بوو. مادیشت ئەلاگ یعنی دەڤەری مات. دەی ئەوەیە کە ئیتر ئەوروپایەکان بەخاتر ئەو تێۆریە غەڵەتە کە دایان ڕشتووە دەڵێن، بە تایبەتی کەسێکی وەکو نیبرگ دەڵێ ئەگەر پێمان وابێ کە زێدی زەردەشت وڵاتی میدیایە و ڕۆژاوای ئێرانە هەموو شتێک تێدا ڕۆخێت و خراو دەبێت. تێگەی چون ئەگەر وابێ ڕاستەکە و بناغەی تێۆری ئاری ئەوان لەق دەبێت و هەڵدەوەشێتەوە بێمانە دەبێت. لەبەرەوە کەسێکی وەکو نیبرگ هەرچەند کارەکەی زۆر لایەنی زانستیشی تێدایە خۆی لە من نادات، خۆی ئەدزێتەوە لێ. بەڵام کەسێکی وەکو هێرتسفێلد باشتر ئەمە ڕوون کردوێتەوە، ئەو دڵنیایە کە زەردەشت خەڵکی وڵاتی میدیایە و گاتاکانیش بە زمانی مادی نووسراوە. ئەمە لایەنێکی تری من بە کورتی ئاماژەی پێ بکەم کە هۆی چییە تووشی ئەو هەموو هەڵەوکەم و کوڕی هاتوون، هەم نووسەران و توێژەرانی ئەوروپایی و هەم ئێرانیەکانیش هۆکاری گرنگتر ئەوەیە کە زمانی کوردی و بە تایبەتی هەورامی و گۆرانی نازانن و ئەگەر ئەوە بزان بێگومان بۆشاییەکی زۆر گرنگ لە کاری توێژینەوەدا پڕ دەبێتەوە. چون زۆرێک لە وشەکان لە وشانەی کە ئێستا لە تاقەکانی ئەڤێستا و گاتاکاندا هەن، هەتا ئێستاش زنون و لە زمانی کوردیدا بە تایبەتی لە کوردی هەورامیدا بەکاردێن. لە درێژدا من ئاماژە چەند نمونێک دەکەم.
بەڵێ بەڵێ دەست خۆش کاکێدین سەبارەت بە زمانی گاتاکان وە پەیوەندی ئەم دەقە کۆنە لەگەڵ زمان و کولتوری کوردی بە تایبەت هۆرامی وەختو خۆتان ئاماژەتان پێکرد چیەڵێن زۆر کەس پێیان وایە کە ئەڤێستای زەردەشت بە هۆرامیە ئێوە کە چەندین ساڵە لەم بوارەدا ئاماژەتان پێکرد کە خەریکی کار و توێژینەوەتان کردووە لەم بارەوە ئێوە چی دەڵێن ئایا ئەڤێستا بە هۆرامیە؟ لە ڕاستیدا ئەڤێستا بە زمانی مادیە ئێمە دەزانین مادەکان لە ساڵی 2730 بەر لە زاینەوە بەدەسەڵات دەگەن و ئەمپراتۆری مات پێکدێنن و لە درێژەی ئەمپراتۆریەکانە ئەوان هەتا نینەوەی پایتەختی ئاشوور دەگرن و دەبن بە دەسەڵاتی گەورەی هەموو ڕۆژاوای ئاسیا و تقریبا لەو سەردەمانەشدایە یانی لە کۆتایی دەسەڵاتی مادەکاندایە کە زەردەشت لەدایک بووە و تەنانەت بە پێی هرتزفێل دەکرێت بێژین زەردەشت کەنیشکە زاڵ ئاستیاگە ئاخرین پادشای مات تێگەی کەوا بوو زمانی گاتاکانی زەردەشت زمانی مادیە و لە درێژەدا من چەندین نمونە دێنمەوە کە تقریبا تراز و هاوجوتە لەگەڵ زمانی هەورامی بۆ نمونە لە یەسنای 29دا ئاوا دەست پێ دەکات خەشمی بیە گەئوش ئۆرڤا گرێزەدا کێمە تاشا ئەگەر سەرنجدا بێ ئەو دەربڕینانە هەر هەموو هەورامین ئەڵێ تووڕەیە زەوی و گازندە دەکات کێمەنی خولقاند یا لە درێژەدا وەختی ئاهورا مەزدا دەپرسێ لە ئەشا دەڵێ زەوی بریندارە و سکاڵا دەکا ئەتۆ چارەسەرێک بەدی ناکەی ئەوەیە کە ئەشا لە وەڵامدا دەڵێ نییە تا ساڕێژە تێگەی یعنی کەسێکی وەکو بارتۆلۆمە ئەمەی بە ئەڵمانی وەرگێڕاوە ڕێک دەڵێ ئەڵێش تەسکینێک نییە لە ئارادا دەربڕینەکە کوردیە و هەورامیە و ئەو ئەگەر چی لە شتەکە تێنەگەیشتوە بەڵام بە دروستی تەرجمەی کردووە یا لە یەسنای 44 نۆزدە بەندی یەسنای 44 دەڵێ تەوتووە پەرسا ئەهورا ریش مۆڤی ڤاچا یعنی لێرەدا ئیتر هەم تەرجمەی ئەڵمانیەکەی و هەم تەرجمەی ئینگلیسیەکەی بە دروستی تەرجمەیان کردووە لە تۆ دەپرسم ئەهورا ڕاستی بە من واچە پەرساکە و ڤاچاکە هەردووی من وتم مادیە بەڵام ئێستا لە زمانی هەورامیدا وەکو خۆی بەکاردێت یا لە یەسنای 53دا ئەو شوێنەیە کە پۆرچیستا دوایین کچی زەردەشت شوو دەکات لەوێدا زەردەشت دەڵێ ئێستا سەبخەنێ بە زامابیۆ و کەنیبیۆ مەرەمۆ یعنی دەڵێ ئێستا قسەیەک بۆ زاواکان و بووکەکان دەکەم ئەمە هاوکات کە بۆ کچەکەی خۆی وەکو بووک و بۆ زاواکەی وەکو جاماس دەکە بەڵام دەڵێ بۆ هەموو کەنی و زاماکانی ئایندەش کە گوێ بگرن لەم شتە ئەوەیە کە لە درێژەدا دەڵێ هیوادارم لە ئەڤیندا ئەوەندە وەفادار بن کە هەردەم تێبکۆشن لە بەرانبەرەکەتان زیاتر یەکترتان خۆش بوێت یعنی کۆمەڵێک شتی ئاوای تێدا یعنی نە هەروشە دەربڕینی هەورامی تێدایە ئەوەیە کە بەگشتی دەکرێت بڵێن زمانەکە زمانی مادیە و هەورامیەکان درێژەی زمانی مادین کە لە شاخە سەختەکانی هەورامانەوە توانیویان ئەو کولتورە ئەو زمانەوە بە خۆی بەهێڵنەوە و بیپارێزن تا ئێستا زۆر سپاس کاکێدین پرسیارەکەم هەڵبەت ئەوە بوو کە ئاماژە بە چەند وشەی هەورامی کە لە نێو کتێبەکە بکەن کە ئاماژەتان پێ کرد دەستان خۆش بێ تا ئەو جێگایی کە من سەرنجی ناوڕۆکی ئەم کتێبەم دابێت لە سروزەکانی حاڵی بووبووم پڕی ژیان دۆستی و بڵێن سرود شادمانیە و دژایەتی قوڵی لەگەڵ خەمۆکی و ناپاکی و مەرگدۆستی و ئەو خسارانەدا هەیە کە بەرۆکی کۆمەڵگای ئەم سەردەمەیان گرتووە بەڕێستان ڕاتان چییە لەم بارەیەوە؟
زۆر ڕاستە خوێندنەوەکە و ئاماژەکەی ئەوە زۆر دروستە و وەک من پێشتریش ئاماژم پێکرد ئەوروپایەکان بەخاطر ئەوەیە کە دەگەڕێنەوە بۆ زەردەشت و بوودا ئەوەیە کە ژیان دۆستی لەماندا بەدی دەکەن و لە گاتەکانی زەردەشتا تۆ دەتوانی ئەو شتانە ببینیتەوە هەستی پێ بکەیت بە تایبەتی لە بۆندەهشتا هاتووە کە زەردەشت لە مێژووی بەشەردا یەکەم مناڵە کە کاتێ دێتە دنیا لەدایک دەبێ پێدەکەنی دەخەنی ئەمە یەکەم کەسە یعنی ئەمە هەر بۆندەهشت ناڵێت تەنان پلینوسی ڕۆمیش کە پێم وا بێ سەدەی یەکەمی زاینی ژیاوە ئەویش ئاماژەی بەمە کردەوە کە زەردەشت یەکەم مناڵە کە بە پێکەنین و بە خەندە هاتوۆتە دنیا ئەمە نیشانەدا کە ئەو ینی ئەمە جۆرێک هێما و نیشانەیە ڕەنگە عەسڵەن ئەفسانە بێ شتێکی وا دروست نەبێ بەڵام وەکو هێما و نیشانەیەک پێمان دەڵێ ئەم فەلسفەی خەندەیە و گەشببینی و شادیە بە پێشەوانەی ئەو دینانە کە وتمان ئەوانە فەرهەنگی تازیەباری و گریان و مەرگ پەرە پێدەن زەردەشت بە خەنین دێتە دنیا و لەدایک دەبێت ئەمە لایەنێکی تری ئەوەیە کە لە زۆر شوێنی ئەڤێستادا زەردەشت بە ئاهوبیش دەناسرێت ینی پزیشکی ژیان ئەمەش زۆر گرنگە و جگە لەوە ئەمە هەر ناگەڕێتەوە بۆ خودی زەردەشت دەگەڕێتەوە بۆ ماڵباتی مادەکان و بە تایبەتی مۆغانی مادیش ئێستا لە زمانیان ئەوروپاییدا ئێمە کۆمەڵی مەفاهیممان هەیە وەکو مدیسین بە مانای پزیشکی یا مدیکاڵ و مدیکامنت هەر هەمویان بواری پزیشکی دەگرێتەوە تۆ ئەگەر دەچیت بە قۆناغی مێژووی کەڤناردا بە قوڵایی مێژوودا ڕۆدەچی بەو نەتیجە دەگەیت کە ئەم مدیسینە دەگاتەوە بە مید و میدەکان و مادەکان و بە تایبەتی مۆغانی زەردەشتی و هۆزی مەگی کە هۆزی زەردەشتن و لە درژەی ئەوەدایە کە زەردەشت بە پزیشک دەناسرێ ئەمانە بناغەی پزیشکیان داهێناوە بە جۆرێکە تەنانەت کەسێکی وەکو ناوەکەم لەبیر چۆ بەڵام لە شوێنێکدا هێناویەوە لە میتۆلۆژی یۆناندا پزیشکی یا مدیسیەن مارێکە لە گاڵۆکی ئاڵاوە و ئەو مارە و ئەو لایەنە پزیشکیە هەر هەمویان دەگاتەوە بە میدەکان و مادەکان و ماڵباتی زەردەشت وەکوتم زەردەشت خۆشی بە پزیشکی ژیان دەناسرێت یا جگە لەوەش نیچە دەڵێ زەردەشت لە نێوان پێغەمبەران و فیلسوفاندا ڕاستگۆترینە بەخاطر چی بەخاطرەوەی کە یەکەم مەفهوم یا یەکەم کۆنسپتی زەردەشت بریتیە لە ئەشا ئەوەیە کە زەردەشت لێرەدایتر وەکو فیزیۆلۆژی لایەنی فیزیۆلۆژی تێدەپەڕێنێ و دەبێت بە دەروونناس سایکۆلۆژی چون ئینسان ئەگەر ڕاست نەڕوات و لەسەر ئەساسی ڕاستی نەبێت دەرونی نەخۆش دەکەوێت ینی دەبێتە هۆی درۆ و فریوکاری ئەو درۆ و فریوکاریە دەبێتە هۆی وەکە دەرونێکی ناخۆشی بە هەمیشە هەست بە گوناه و تاوانباری و ویژدان ئازاری بکات ئەوەیە کە لێرەشدا تۆ هەستەکەی کە زەردەشت بە جۆرێک سایکۆلۆژیست یا لە ڕەوەنشناسیش ئەزانێت لایەنێکی تری کە زۆر گرنگە گرنگیدان بەهینە بە سروشت و کشت و کاڵ وەکوتم پێشتر ئاماژم پێکرد یەکەم جار شۆڕشی کشت و کاڵ لە هوریاندا و بەڕێبەری هوریەکان دەست پێ دەکات ئەسەن وشەی ئاریەن بە مانای کشت و کاڵیش دێت بەڵام مادەکان ئیتر زۆر گرنگی بە کشت و کاڵ ئەدەن و کشت و کاڵ دەبوژێنەوە بە تایبەتی لە گاتاکانی زەردەشتە زۆر جار باسی سێچین دەکات ئایریەمان ڤەرزەنا یا واستریۆشان و هەروەها ڤەشوویانت یعنی ئیرمانان و ئاگرڤانان ڤەرزێران و ئەوانەی کە کاری کشت و کاڵ دەکەن و بە تایبەتی شوانان لە گاتای زەردەشتا لە زۆر شوێندا دژایەتی ئەو کەسانە کە کراوە کە قوربانی دەکەن تێگەی قوربانی خوێن ڕشتن و ئەسەن وشەی بەرز و بەرزەڤەند
دەگەڕێتەوە بە وەرز کشت و وەرزیانی ئەو کەسێک کە کاری کشت و کاڵی کردووە و زەوی ئاوەدان کردوێتەوە بە کەسێکی پایە بەرز و بەرزەڤەند وەرزەڤەند ناسراوە و پیرۆزی و قەداسەتی پێدرراوە. هەموو ئەمانە دەبێتە هۆی بناداڕشتنی بناغەی ژیانێک کە ژیانی ڕاستەقینەیە، ژیانێکە لە باوەشی سروشتە و دوورە لە تند و تیژی، دوورە لە ڕق و قین و تێکەڵاوە لەگەڵ شادی و خەندە و پێکەنین و لە درێژە ئەوەدایە کە تۆ دەبینی فەرهەنگ و کولتوری کوردی گۆرانی کوردی و بە تایبەتی ڕەخس و سەما و هەڵپەڕکەی کوردی زۆر زۆر دەوڵەمەندن و شتی وا تۆ بەدی ناکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەوانە هەموو دەگەڕێتەوە بۆ بناغەی کولتوری هوریەکان و مادەکان کە لە تئۆری و فەلسفەی زۆرڤانیسم و لە گاتەکانی زاردەشتا کەم تا زۆر ڕەنگی داوەتەوە و تا ئەمڕۆ بە ئێمە گەیشتووەوە. ئەمڕۆ ناسینی و وەرگێڕان و پەرەپێدان و بڵاوکردنەوەی زۆر زۆر پێویستە بۆ ئێمە. بەڵێ گەلێک سپاس کاکێدین کە حاضر بووی لەم بەرنامە. من پرسیارێکی ترم نماوە ئەگەر بۆ خۆتان پێتان وایە ئاماژە بە شتێک بکەن لە توولی بەرنامەکە ئاماژەتان پێ نەداوە بفەرمونون. زۆر سپاس. من دیسان جارێکی تر سپاسان ئەەکەم، هەم سپاسی خۆت چاوانخانم وەکو بەڕێوەبەری بەرنامەکەەوە، هەم سپاسی دۆستانی بەرهەمێنەر و ئەوانەی پشتەوەی بەرنامەکە دەکەم و هەروەها کەسانی کامێراش و کتێبەکەش کە ئێوەش دیمەنێکیتان لێداناوە لە ئەوروپا چاپ کراوە. هیوادارم دەستگای 49 کتێب بتوانێت لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستانیش چاپی بکاتەوە، بڵاو بکرێتەوە و بەدەستی خوێنەرانی هەم لە باشوور و هەم لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بگات. جارێکی تر سپاس بۆ ئێوە. بەڵێ زۆر سپاس دووبارە بۆ بەشداریتان کاک. بمگەێنن بە ڕووناکی لەوێ هەتا چاو لە یەک نانێ، لەوێ چەوار ڕاناوەسێ و لە ڕێ عەشقا سەردا ئەلێ، وەکوو کۆتر ئاشتی خوازن ئەوینداری گەل و خاکن، دژی جەنگ و ماڵ وێرانین، مرۆڤ دۆست و داوێن پاکن، کڵاو ڕۆژنەی بەر خوددانن، داهێنانیان ڕێڕاستیان، شەبەنگێکی نوێ بوونەوەن، دژی زوڵم و شێردەستیە. بمگەێنن بە ڕووناکی لەوێ هەتا چاو لە یەک نانێ، لەوێ چەوار ڕاناوەسێ و لە ڕێ عەشقا سەردا ئەلێ، وەکوو کۆتر ئاشتی خوازن ئەوینداری گەل و خاکن، دژی جەنگ و ماڵ وێرانین، مرۆڤ دۆست و داوێن پاکن. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆسایی بەرنامەی ئەم هەفتەیە دیدار و ڕاوە. زۆر سپاس کە بینەرمان بوون و هیوادارین کەڵک و سوودی پێویستیشتان لێ وەرگرت بێ تا بەرنامەیەکی تر و دیدار و ڕاوەیەکی تر و هەفتەیەکی تر ماڵەوە.